دکتۆرە ڕەغدا زێدان توێژەری ئەکادیمی و کارا لە کۆمەڵگەی مەدەنی سووریا ساڵی 1970 لە شاری ڕەحیبە لە ڕیف دیمەشق لەدایک بووە. ماستەری لە دیراساتی ئیسلامی لە دیمەشق بەدەستهێناوە. دکتۆرای لە دیراساتی ئیسلامی لە زانکۆی جیهانی بۆ زانستە ئیسلامیەکان لە لەندەن بەدەستهێناوە. خاوەنی چەندین کتێب و توێژینەوەیە لەوانە بابەتی جۆراجۆری سیاسی، هزری و کۆمەڵایەتی. گرنگترینیان سیستمەکانی دەسەڵات و ئاڵنگاریەکان لە چوارچێوەی سیناریۆکانی چارەسەری سیاسی لە سووریا ساڵی 2014 سووریای جێهێشتووە و ئێستا لە ئیستانبوڵ نیشتەجێیە. ئەندامی لیژنەی بچووکراوەی دەستوری سووریایە لە چوارچێوەی کۆمەڵگەی مەدەنیدا لە دانیشتەکانی داڕشتنەوەی دەستوری نوێی سووریا بەشداری کردووە. گرنگترینیان ژمارەیەک وەرشەن لەگەڵ ناوەندی توێژینەوەی کوردی تایبەت بە پرسی کورد و چۆنێتی دەستەبەرکردنی مافەکانیان لە چوارچێوەی دەستوردا. سڵاوتان لێبێت خوشک و برایانی بەڕێز لە کەناڵی کوردستان سوچوارەوە لە وەرزی دووەمی بەرنامەی کورد لە ڕوانینی هاوچەرخ بە دیداری ئێوە شاد دەبینەوە. یەکەم ماڵقەمان بە هەردوو بەشەکانیەوە لەگەڵ مامۆستای دکتۆر ڕەغدا زێدان ئەندامی لیژنەی بچووکراوەی دەستوری دەست پێ دەکەین کە ئەرکی ئامادەکردن داڕشتن و ئامادەبوون لە وەرشەکانی دەستور لە سووریا بوو. هەروەها ئەو چالاکوان و ئەکادیمیستێکی ناسراوە و لەگەڵ هەموو پێکاتەکانی سووریا لە پەیوەندی بەردەوامدا بووە. هەروەها لەگەڵ پێکاتی کوردیش پەیوەندیکی دانەبڕاوی هەبووە لە ڕێگەی گوتوێژ و لێکۆڵینەوەی هاوبەش لەگەڵ سنتەرەکانی توێژینەوەی کوردی. بەخێربێن دکتۆرە. سڵاو لێوەش، زۆر سپاس بۆ میوانداریە. دکتۆرە چۆن دەڕوانیتە کورد یان لە خەیاڵی ڕووناکبیری تۆدا وەک هاوڵاتێکی سووری ئەوان کێن؟ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ میوانداریە. هەڵبەتە جێگەی خۆشحاڵیمە لەگەڵتان بم بۆ ئەوەی قسە لەسەر برایانی کورد بکەم. سەبارەت بە کورد، هەڵبەتە ئەوان کە سوکاری ئێمەن، ئەوان پێکاتەیەکی سەرەکین لە پێکاتەکانی ناوچەکە کە بوونیان لێ هەیە. ناکرێت ئەو ناوچەیە لە کورد چۆڵ بێت. لە مێژووی سووریا کورد هەمیشە ئامادەگیەکی کارای هەبووە. هەروەها لە مێژووی ئیسلامیش کێ لە ئێمە هەیە کە سەلاحەدینی ئەیوب بە خەیاڵدانەوێت کە ڕزگارکەری قودس بوو؟ تاکو ئەم ڕۆژگارشمان ئەو گەورەترین کەسایەتیە کە وەک نمونە بۆ خۆمان و منداڵەکانمان و گەلانی ئیسلام باسی بکەین. کورد لە خەیاڵی مندا ئەوان کە سوکاری ئێمەن، ئەوان خەڵکانێکن کە ڕوبەڕووی ستەمکاری و پەراوێز خستن بوونەتەوە و پێکاتەیەکی نیشتیمان پەروەرن. ئەوان پێویستیان بە پشتیوانی هەیە، هەروها هەمیشە ئەوان پشت و پەنا بوونە بۆ سووریا. زۆرترین مامەڵەم لەگەڵ ئەو هاوڕێ کوردانم بووە کە لە سووریا و دەمەشق و ناوچەکانی دیکە بوون. کاتێکیش لە پێناو شۆڕش هاتینە دەرەوە، ئەوانیش داوای هەڵگرتنی ستەمکاریان دەکرد لەسەر تەواوی گەلی سووریا، نەک تەنیا لەسەر پێکاتەی کورد. دواتریش کورد لە هزری مندا خەڵکێکی تێکۆشەر و نیشتیمان پەروەرن و دەکرێت پشتیان پێ ببەسرێت. ئارەزووی ستەمکاری ناکەن و حەزیان بە ستەمکاری نییە و هەمیشە هەوڵ بۆ سەرخستنی ستەم لێکراو دەدەن. باشە، ئەمە لە ڕووی شیرازەی کۆمەڵایەتی و لە میانەی پەیوەندیەکانتەوەیە. بەڵام دکتۆرە پێتوانیە ڕژێمە یەک لە دوایەکەکان لە ڕووی سیاسیەوە کوردی لە ڕادەبەدەر پەراوێز خستۆ و هەوڵی بچووکردنەوەی داوە؟ واتە لەوانەیە پێم وانە بێت کە پێکاتێک لە ناو کۆمەڵگەی سووریادا هەبێت کە لە مافەکانی بەکارهێنانی زمانەکەی و تەنانەت ناوی کوردیش بۆ منداڵەکانیان بێبەشکرابن. واتە هەندێک ناو لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا قەدەخە بوون. هۆکاری ئەمە چییە؟ واتە هەموو حکومەتێک لە دوایەکەکان پەیڕەوی سیاسەتی پەراوێزخستنی کوردی کردووە؟ بەڵێ، کاتێک سایکس پیکۆ وڵاتی ئێمەی دابەش کرد، بەداخەوە زۆرترین کاریگەری خراپ لەو دابشکاریە چانسی کورد بوو. چونکە ئەوان لە ناوچەیە کەڵکەوت بوون، خاکەکەیان بەسەر چەند وڵاتێکدا دابشکرا، تەنانەت و دابشکاریە شار و ناوچەکانیشی گرتەوە. ئەو دابشکاریە وای لە کورد کرد کە هەمیشە لەلایەن دەسەڵاتدارانەوە ڕوبەرووی گومان لێکردن ببنەوە. مەبەستم دەسەڵاتدارانی ئەو وڵاتانەیە کە هەمیشە هەوڵ دەدەن گەلەکانیان کۆنتڕۆڵ بکەن و گەمارۆ بدەن، یا ئەو پێکاتەیە کە لەسەر خاکی خۆی بووە لە زیاتر لە وڵاتێک بەردەوام سەرچاوەی نیگەرانی بووە بۆ دەسەڵاتدارانی ئەو وڵاتانە. بۆیە فەرمانڕەوایانی ئەو وڵاتانە کە لە سەردەمی سایکس پیکۆ ناسیومانە هەمیشە ئەوان دەسەڵاتداری خۆیانیان سەپاندووە و سەرکوتکار بوونە و گەلان بەدەستیانەوە ناڵاندویانە.
بە دیاریکراویش گەلی کورد بەهۆی دۆخی جوگرافی و جیۆسیاسی چانسی هەرە گەورەی لەو نەهامەتیانە بەرکەوتووە. ئەو هەڵکەوتنیان زیاتر لە وڵاتێک هەروەها تایبەتمەندیەکانی خاک و زمان کە هەموو ئەو بنەمایانەی هەیە کە گەلانی دیکە هەیەە ئەوای لە کورد کردووە کە لەلایەن دەسەڵاتدارانەوە سەرکوت بکرێن و هەوڵ دەدەن ئەو پێکاتەیە بە هەموو ئامرازێکەوە پەراوێز بخەن. بۆیە ڕێگریکردن لە زمانەکەیان هەبووە، لە فێربوون قەدەغە کراون. لە سووریا ژمارەیەکی یەکجار زۆر کوردی بێڕێگەزنامە هەبوون. مافی گەشتکردن و فێربوونیان پێ نەدرا بوو. بەڵێ هەموو ئەوەی هەبوو مامەڵەیەکی سادە و ساکار بووە و کۆسپ و لەمپەری زۆر خراوەتە بەردەمیان. دکتۆرە بۆچی هەمیشە لە ممارەسەی سیاسیدا بە بیرکردنەوەیەک وەصفی کورد دەکرێت و کۆمەڵێک زاراوی نامۆ دەخرێنە پاڵیان؟ هەندێک جار بە جوداخواز، بێباوەڕ، خەڵکی شاخ، نەوەی جنۆکە و هەندێک جاریش وەک برادەرێک وەصفیان دەکات کە بەڕەچەڵک عەرەبن. دەکرێت نمونەیەک لەو دانیشتانە بۆت بهێنمەوە کە تایبەت بوون بە داڕشتنەوەی دەستور. هەمیشە ئەو شانەی نوێنەرایەتی ڕژیمی پێشووی سووریای دەکرد، ڕژیمی لە ناوچوو، ڕژیمی لادراو، هەمیشە لەو ڕێگەیەوە جەختیان لە بیری پەلاماردانی کورد دەکردەوە بەوەی کە ئەوان جوداخوازن و داوای جیابوونەوە دەکەن. هەروە هەمیشە لەگەڵ ئۆپۆزیسیۆن و نێردەی ئۆپۆزیسیۆن و نوێنەری کۆمەڵگەی مەدەنیش کەسانێکە بوون کە دەیانگوت کورد مافەکانیان دەوێت. ئەوان خەڵکی سووریان و دەیانەوێت بۆ هەمیشە لە چوارچەوەی سووریا بن، بەڵام دەیانەوێت لە مافی هاوڵاتی بووندا یەکسانی هەبێت. هیچ پرۆژێکی جوداخوازیان ناوێت، بەڵام دەیانەوێت منداڵەکانیان فێری زمان بکەن، دەیانەوێت گۆڤاری تایبەت بە خۆیانیان هەبێت، ئەوان دەیانەوێت قوتابخانەی تایبەت بە خۆیانیان هەبێت. وەک دەزانین کە ناوچەکانیان لە دەوڵەمەندترین ناوچەکانی سووریان، بەڵام داهاتی مادی و ئابوووریەکان تا ڕادێکی زۆر پەراوێز خرابوو. ئەمە وێڕای ئەوەی کە لە بچووکترین مافیان بێبەشکرابوون. ئەویش دانانی ئەو ناوە بوو بۆ گوندەکانیان کە بیان ناسنەوە، ناوی ئەو شوێنانەی کە باو باپیرانیان لێ ژیاون. هەمیشە ڕژیمی لە ناوچوو هەوڵی دەدا هەموو داواکاریەکانی کورد بەوە بناسێنێت. گوایە ئەمە داواکاری جوداخوازیە. هەڵبەتە ئێمەش وەکو سووریەکان دەزانین کە ئەمە ڕاست نییە. ئەگەر خەڵکانێکی شەبن بانگەشە بۆ جوداخوازی و جیابوونەوە بکەن، بە دڵنیاییەوە ئەوان کوردی سووریان نین. کوردانی سووریا هەمیشە دەیانەوێت هاوڵاتی سووریا بن و مافەکانیان وەکو مافی هەر پێکاتەیەکی دیکەی سووریا مسۆگەرکراو بن. دکتۆرە بۆ ڕەقسەکانیش پێ دەبڕم. ئەوانی لە کاتی شۆڕەش سووریان جێهێشتووە لە هەرێمی کوردستان نیشتەجێ بوون. حکومەتی هەرێمی کوردستان مامەڵەیەکی یەکسانی لە نێوان ئەوان و دانیشتوانی ڕەسەندا کردووە. بەڵێ من خۆم سەردانی ئەوێم کرد و زۆربەیان جیاوازی لە نێوان کورد و عەرەبدا ناکەن و ئەو بیرکردنەوەی لە هیچ شوێنێک نییە کە بەڕقە و مامەڵەیان لەگەڵدا بکەن و بڵێن تۆ خەڵکی وڵاتێکی دیکەیت. لێرەدام خاڵە گرنگە کە ئێستا ڕژێمی چەپەڵ بوونی نەما و ئێمە پیرۆزبایی لەگەلی سووریا دەکەین بە بۆنەی ڕزگاربوونیان و نێشتنی ئەو پیاوەی کە هۆکاری چەندین کارەساتی ڕاستەقی نەبوو لە نێوان تەواوی پێکاتەکان و دووبەرەکی لە نێوانیاندا چاندووە. نەک تەنیا لە سووریا بەڵکو لە هەموو ناوچەکە. باس گوندە کوردیەکانی خاپوور کرد و کاری بۆ پاکتاوی ڕەگەزی کورد دەکرد. ئەمە و سیاسەتی تعریبە بوو کە باسیەکان پەیڕێوان دەکرد. مادەم ئەم پیسی و چەپەڵی ڕژێم بوو، بۆچی هەندێک جار دەبینین بانگەواز بۆ ئازادی شۆڕش لە هەندێک ناوچە بەربڵاون؟ بەهۆی بانگەشەی درۆ و چاواشەکارانەیە، هەروەها بەهۆی تۆقاندن بە درۆ. وەک ئەمڕۆ دەبینین و گوێمان لێ دەبێت هەوڵێکی زۆر لە پێناو چاندنی زیاتری ڕقوکینە لە نێوان پێکاتەکانی کۆمەڵگا لە ئارادان. لێرە کەسانێک هەن کە بەردەوام هەوڵی داگیرساندنی ئاگری فیتنە لە نێوان تەواوی پێکاتەکان دەدەن. کاتێک منیش سەردانی کوردستانم کرد، سەردانی هەولێرم کرد، ناوچێکی زۆر جوان بوو. شتێک لەوێ هەبوو لە هیچ شوێنێکی دیکە نەمبینی بوو. تاکو ئەو ئاستی کە بۆ نمونە دوکانەکان کراوە بوون، تەنانەت ئەگەر خاوەنەکانیشیان قفڵیان لە دوکانەکانیاندا بێت، کەلوپەلەکان هەموو لە دەرەوە بوون. هیچ کەسێک دەستی لێ نەدەدا. خەڵک لە ئارامی و سەقامگیریدا دەژیت. واتە لەوێ جۆرێک لە دڵنیایی هەبوو کە لە هیچ شوێنێکی دیکە هەستم پێ نەکردووە، بەڵام کاتێک دەکەویتە قسەکردن لەگەڵ خەڵک، لەوانەیە نیگەرانیەک لایەن دروست ببێت کەوا هەست دەکەن ئەو عەرەبە هاتووە بۆ ئەوەی کە مافەکانی ئەوان زەوت بکات.
لە بەرامبەریشدا هاوڵاتی عەرەب وا هەست دەکات کە کورد ئەبی خۆش نابێت. لە ڕاستیشدا ئەمە هیچ کامێکیان ڕاست نییە. هەمیشە پرۆپاگەندە سیاسیەکان کاریگەری نەرێنی لەسەر مامەڵەی خەڵک بەرامبەر بەیەکتر هەیە. بەڵام خەڵک لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە خێرایی ئەوەی باشکرا دەبێت کە ئەمە دروستکرا و بیرکردنەوەیەکی ڕاست نییە. هەروەها ئەمەش لە مامەڵەی ڕۆژانە و ڕاستەوخۆ و سڵاو لە یەکترکردن و پێشوازی گەرم و پاراستن و پێدانی دڵنیایی کە لەگەڵ یەکیان دەردەکەوێت لە کوردستان هەیە. من بە چای خۆم بینی، بەڵێ ئەمەم لە چای خۆم بینی لە کوردستان، چونکە ئەم پەیوەندیانە تەنیا پاساوێک نین، بەڵکو لە ڕیشەی ئەو خەڵکەدا بوونی هەیە، لە خوێنی ئەو گەلانەدا هەیە کە بە خێرایی لەگەڵ یەکتردا دەگونجێن و هەموو گێچەڵکاریەکان تێدەپەڕێنن. بەڵام هەندێک قەلەم و پرۆپاگەندە و شتی مەبەستدار هەیە کە من بۆ بڕوایە گەیشتوم کە هەندێک شتی مەبەستدار هەیە. ئەوانەش ئامانجیان ئەوەیە کە وەکو کۆمەڵگە لەگەڵ یەک نەگونجین و هەروەها پێیان وایە دەبێت بەردەوام شوێنپێک بۆ خراپەکاران و ئەو جۆرە کەسانە هەبێت کە دەیانەوێت دەستێوەردان لە ناوچەکانمان و وڵاتەکانمان بکەن. بۆیە دەبینین ئەو جۆرە گێچەڵکاریانە لەسەر ڕاستێکی زۆر فراوان بوونی هەیە. لەیەکێک لە دانیشتەکانی ئەو چالاکیانەی کە لە کوردستان ئەنجامدا برایەکی کورد لەوێ بوو، هەمیشە پێی دەگوتین ئێوە ئاوا و تۆ ئاوا. من پێم گوت وەڵڵاهی ئەوە من نەبووم کە ڕەگەزنام لە تۆ سندۆتەوە. گوتی نەخێر خۆشکم، من باسی تۆ ناکەم، بەڵکو دەمەوێت لە نەهامەتیەکانمان تێبگەی، ئەوە بزانن کە هەستی پێ دەکەیت، ئەوە بزانن کە ڕوبەڕووی ستەمکاری بووینەتەوە. خەڵکی سووریا هەمویان ڕوبەڕووی ستەمکاری کراونەتەوە، بەڵام ئەوەی ڕوبەڕووی ئێمە کراوەتەوە دوو بەرامبەر بوو. بەڵام دکتۆرە بمبورە کێشێکی دیکە ئەوەیە کە هەر کەسێک بە ناوی موسڵمانیەتەوە بێت بە کورد دەڵێت براکەم بۆی ببێتە کەسێکی باوەڕدار. مەرجی ئەوەت بۆ دیاری کراوە کە دەستبەرداری نەتەوەکەت بیت. ئەمەش جۆرێکە لە لەدان. من دەمەوێت پرسیاری ئەوەت لێ بکەم، چۆن دەڕوانیتە پەیوەندی نێوان نەتەوەکان لە ڕوانگەی ئاینیەوە؟ بەڵێ، ئەگەر ئەمە ڕاست بووایە ئیسلام و کاینێک بۆ هەمووان نەدەبوو، واتە ئیسلام پەیامێکی جیهانیە و بۆ هەموو پێکاتەکان هاتۆتە خوارەوە. هەروەها دەشزانین کە سەلمانی فارسی، بیلالی حەبەشی و سوهەیبی ڕۆمی و جابانی کوردی لە نەتەوەکانی دیکەن. بەڵێ، هەروەها هەموو وڵاتانی ئیسلامی هیچ جۆرە دەستدرێژیەک بۆ سەرناسنامەی پێکاتەکان تێیدا نەبووە. کەواتە هۆکاری ئەمە چییە کە ئێمە باسی لایەنەکانی ئاینداری دەکەین؟ بەڵێ، بۆ لایەنی ئاینداری و کەمی هۆشیاری دەگەڕێتەوە. کاریگەربوون بە پرۆپاگەندە هەیە، بێمتمانەی هەیە، بێمتمانەی بۆ واقع و بۆ ئیسلام. لە بنەڕەتی ئاینی ئیسلامدا یەکێک لەو شتانەی کە خودای گەورە بۆ مرۆڤ جەختی لەسەر کردوتەوە جیاوازی ڕنگ و زمانەکەیە. ئەمە لە توانای خودای تەبارەک و تەعالایە و یەکێکیشە لە ئاەتەکانی خودای گەورە. بەڵێ، ئیسلام نەهاتووە بۆی خەڵک ناچار بکات ناسنامەکەی بگۆڕێت. هەروەها بەرامبەرکردنی ئاین لەگەڵ نەتەوە ئاین دەقێکی لۆژیکیە و دەکرێت لی تێبگەین، بەڵام نەتەوە بریتیە لە دابوونەریتێکی تایبەت و ئەگەری گۆڕانکاری و چەسپاندنی هەیە. ئاین چەند ڕێچکێکی دیاریکراوی هەیە، نەتەوە جیاوازە، تەنانەت ئەندامانی یەک نەتەوەش جیاوازیان هەیە. ئاین جیهانگیری نییە. ئەو جیهانگیریە کە هاتووە و دەیەوێت جیهان نمونەیەکی هیزری بۆیە بکات، ئاین جیهانگیری نییە، ئاین جیهانیە. هەروەها وشەی جیهانی لە چیدا لە جیهانگیری جیاوازە؟ وەکو گوتمان، جیهانگیری دەیەوێت خەڵک بۆیە بکات و تێکەڵیان بکات و شتێکیان لێ دەربکات کە لەوانەیە شێواو بێت و ئاڵۆز بێت و نەزانرێت کە چییە. لە چوارچێوی یەک نمونەی دەرکپێکرا و یەک نەریت و بەهای یەگرتو و هەتاکو کۆتایی. دکتۆرە، ئێستا لە سای قەیرانەکان و ئەو ناکۆکی لە ڕووی مادیەوە لە ئارادایە کە زیاتر لە واقع دەیبینم. هەروەها هەژمونی ئەوانەی من ناویان دەهێنم، خاوەنی دروشمە فەرمان پێکراوەکان و چەکە بەکرێ گیراوەکان لێرە و لەوێ. ئەگەر بمانێت باس لە کۆمەڵگەیەکی ئاشتیانە بکەین، دەکرێت پێشبینی ئەو بکەین کە ڕۆژێک لە ڕۆژان بۆ نمونە لە سووریا یان وڵاتێکی دیکەی عەرەبی سەرۆک کۆمار کەسێکی کورد بێت. ئەمە تەنانەت لە مێژووی سووریاشدا ڕوویداوە. ئەو کەسایەتی چییە بۆ نمونە گەر بەبیر بهێنینەوە؟ بەڵێ، لێرەدا کۆمەڵێک کەسایەتی کورد لە مێژووی سووریادا هەیە. بۆ نمونە محەممەد عەلی عابد کە سەرۆکی سووریا بۆ و کەسێکی کورد بووە. هەروەها حوسنی زەعیم ئەویش کورد بوو. هەروەها هەندێک کەسایەتی دیکەی گەورەش هەیە
واتە هەندێک خانەوادە کە لەوانەیە وەک خانەوادەی هەنانۆی ناودار، ئەوانیش خانەوادەی کوردین. هەموو ئەمانە لە مێژووی سووریادا و لە هزری ئێمەدا ناسراون و چاکە و گەورەیان پێزاندراوە، واتە پێگەکەیان لە مێژووی سووریادا. ئەوەی ئەمڕۆ ئێمە پێویستمان پێێتی یەکتر ناسینە. گرنگترین ئەو هەنگاوی ڕژیمی لە ناوچوو کاری لەسەر کردووە ئەوە بوو کە خەڵکی سووریا یەکتر نەناسن. هەموو ڕژیمە سەرکوتکارەکان بەم شێوەیە کاریان کردووە. کەواتە بۆکردنەوەی گرێکان و ناکۆکی دروستکراوەکان یەکەم شت معریفەیە. چیتر هەیە کە دەکرێت بۆ مەبەستا بێت؟ معریفە شتێکی زۆر سەرەکیە. هەروەها گوێ لە یەکتر بگرین و لەبارەی مەترسیەکانی یەکترەوە بزانین. بۆ نمونە کورد چی دەوێت؟ ئەی عەرەب چی لەوان دەوێت؟ ئایا دەتوانێت بە شێک لە خاکەکەیاندا ببڕێنن و سامانەکەیان ببن؟ ئەوان دەڵێن ئێمە ئەوەمان ناوێت. بۆ نمونە ئێمە سووریامان دەوێت، ئێمە مافەکانمان دەوێت، دەمانەوێت بە زمانی خۆمان بدوێن، دەمانەوێت منداڵەکانمان فێری ئەو زمانە بکەین. ئەمە مافی ئەوانە، ئەمە مافێکە و پێویستە بەدەست بهێنرێت. بۆیە من پێم وایە دەبێت لە دەستوردا ئاماژەی پێ بدرێت، لە هەر دەستورێکی داهاتوو کە دەنووسرێتەوە بۆ داهاتووی سووریا. هاوکات دەبێت کە توانای بەڕێوەبردننی هەرێمەکانیش هەبێت. بۆیە دەبێت لەوە تێبگەین کە حکومڕانی بە مانای جیابوونەوە نییە. ئەم لا مەرکەزیە ڕێگە بە خەڵک دەدات کە خۆیان هەرێمەکانی خۆیان بەڕێوە ببن، خۆیان دەستیان هەبێت لە بەڕێوەبردننی ناوچەکانی خۆیان. ئەمە جۆرێکە لە لا مەرکەزی ناجیابوونەوە، ئەمە جۆرێکە لە حکومڕانی. لەوانێ زۆر کەسیش لەبارەی ئەو دەستەواشەیە نەزانێت. بەڵێ بەڵێ. واتە لا مەرکەزیەت بە جیابوونەوە یان پارچەکردن تێگەیشتووە. ئەمەش یەکێکە لەو کێشانەی ئێستا. بەڵێ دواتریش دەبێت ئەمە چارەسەر بکەین. پێویستە بزانین و مەترسیەکان بخێنە بەرچاومان. هەمویان بخێنە سەر مێزێک و دەست بە چارەسەرکردنی کێشەکانمان لەگەڵ یەکتر بکەین. ناکرێت هیچ پێکهاتێکمان بە تەنیا بانک بکات و ئەوانی دیکە گوێ بۆ نەگرن. پێویستە پەیوەندیە بەردەوام بێت. ئەو مەترسی و کێشانە بزانرێن کە ناسراون و هەروەها پێویستیان بە چارەسەریە. هەروەها پێویستە هەمومان هەوڵ بۆ ئەو چارەسەرە بدەین. واتە بابەتی یەکسانی بوون لە هاوڵاتی بووندا. یەکسانی لە هاوڵاتی بووندا جیاکاری لە نێوان هیچ کەسێکی سووریادا ناکات، بەبێ لە بەرچاوگرتنی ئاین و نەتەوە و ڕەگەز. پێویستە هەموو هاوڵاتیانی سووریا لە بەردەم یاسادا یەکسان بن. ولكن هناك خصائص. هناك خصائص لكل تایبەتمەندی پێکاتەکان. بەڵێ نابێت تایبەتمەندی پێکاتەکان لە خەڵک بدەزرێت. تەنانەت دکتۆرە بۆ من جێگەی داخە ئەوەی جەنابەت باس کرد. تەنانەت کەسانێکەیە وەک خۆبەخش لێت دێنە پێشەوە و پێتی دەڵێن سەلاحەدین ئەیوبی کەسێکی عەرەبی بووە. واتە ئەمەش زیادەڕێوی و دەوێت بۆتی بسەلمێنێت، بەڵام هەمویان درۆن. بەڵێ باشە واز لەو بابەتە بهێنن بۆ کەسانی پەیوەندیدار بۆ بابەتە. لە کاتێکدا هەموو زانا و لێکۆڵەران لەسەرەوە کۆکن کە ئەو کەسایەتێکی کوردیە. بەڵێ ڕاستە. واتە ناوەکەی و خانەوادەکەی. تەنانەت لە دیمەشق لای ئێمە قوتابخانەکانی لەبەرکردنی قورئان لە دەوروبەری مزگەوتی ئومەوی هەمویان بە ناوی کوردیەوەن. بەڵێ ڕاستە. بەڵام دکتۆرە ئەگەر کەمێک لە سیاست دوور بکەینەوە، ئێستا لە شیرازی کۆمەڵایەتیدا چۆن دەتوانین متمانە بگەڕێنینەوە؟ بەڕاشکایی ئەمڕۆ کورد لەلایەن هەندێک لە حیزبەکانەوە، هەندێکیش لە حیزبە نارەکانیان خراوتە بازنەی داخوران. سەرەتا پێویستە هەمومانەوەمان لەبیر بێت. هەموو ئەوەی لە سووریا ڕوبەڕوومان بووە لە ئەنجامی سیاسەتێکی ڕژیم بوو کە هەوڵی کۆنتڕۆڵکردنی سووریا و داهاتەکانی دەدا. لەوانەیە مامەڵەکردنی لەگەڵ عەرەب و کورد بە یەک شێواز بوو بێت، وڵی ڕوخاند بێت، بەڵام ئەمە هەڵوێستی عەرەب نەبووە. ليس هذا موقف العرب. جیاوازی لە نێوان سیاسەتە هەڵەکان و گەل. بەڵێ تەواوی خەڵک، تەنانەت حزبی باسیش کە بانگەشەی بۆ نەتەوەی عەرەب دەکرد، سوکایەتی بە پێکاتەکانی دیکە دەکرد، نەک تەنیا سوکایەتیکردن بە غێرە عەرەب، بەڵکو سوکایەتی بە خودی عەرەبیش دەکرد. واتە کاتێک لەبارەی باوەڕدارانەوە دەیگوت ئەوان خەڵەفا و نەزانن، کەواتە خۆ لێرە باوەڕداری عەرەبیشمان هەبوو.
هەروەها نمونەی عەرەبی بەلای ئەوە پیرۆز نەبوو، هیچ بەهایەکی بۆ پیرۆزی ڕەگەزی عەرەبیدا نەدەنا. دواتریش کوردی نەڕوخاندووە لە بەرەوەی کە کوردن بۆی کە عەرەب سەر بخات، نەخێر، بەڵکو ئەوانی ڕوخاندووە لە پێناو سەپاندنی هەژمونیەکەی، هەروەک عەرەبیشی ڕوخاندووە و بیرۆکە و ممارسەکانی بەسەر هەموو پێکهاتەکانی کۆمەڵگەی سووریادا بەرز کردوتەوە. هەوڵی داوە کۆمەڵگەی سووری کە دوور بووە لە مەزهەبگەرایی بکات بە کۆمەڵگەیە کە بە زمانی تایەفەگەری گفتوگۆ بکات. دواتریشمە پێویستمان بە تێگەیشتن لەو بابەتانە هەیە، بۆیە پێویستە لەسەر کەسانی ژیر و عاقڵمەند هەردوو لا هەوڵ بدەن هەمیشە گفتوگۆ و پەیوەندی بەردەوام لە نێوانیاندا هەبێت. پێویستە دیداری لەم شێوەیە لە نێوانیاندا هەبێت و قسە لەگەڵ یەکتردا بکەن. هەروەکو گوتمان هەموو مەترسیەکانمان بخەینە ڕوو و مشتومڕی لەسەر بکەین. کاتێکێک لە برایانی کورد کە من لێرە سڵاوی بۆ دەنێرم، مامۆستای مێژوو لە کوردستان دەیگوت ئێمە وەکو کورد 1000 ساڵ بوونمان لەسەرەوە خاکە هەیە. منیش پێم گوت کورد 7000 ساڵی لەسرم خاکە بەسەر بردووە. هەر بەڕاستیش من دەڵێم ئەم وڵاتە ماوەی هەزاران ساڵە شارستانیەتی لەخۆ گرتووە. ناکرێت مرۆڤ لەوێ تەنیا کورد یان عەرەب بوو بێت. مرۆڤ کاریگەرە بە دەوروبەرەکەی، مافی خۆیەتی پارێزگاری لە ناسنامە تایبەتەکەی و زمانی دایکەکەی و دابوونەریت و کلتورەکەی خۆی بکات. چونکە ئەمانە سەرچاوەی سامانن. پێویستە کە هەموو ئەو چەمکانە بخرێنە پرۆگرامی خوێندنەوە. پێویستە گفتوگۆی هەمیشەی لە نێوان و پێکهاتانەدا هەبێت و پەیوەندێکی بەردەوام لە نێوانیاندا هەبێت و نابێت گوێ بۆ دەنگۆکان بگرێت. باشە دکتۆرە، ئەگەر بمانەوێت باسی ئاسۆکان بکەین، ئەو ئاسۆیانەی بۆ ئایندە لەبارەی کوردە لە ناوچەکە دەیان بینیت، ئەو فەزایی دەیبینیت چییە کە لەگەڵ دادپەروەری بوون لەگەڵ یان دەگونجێت؟ سکتەری یاسایی وەکو باسمان کرد سکتەرێکی زۆر گرنگە. پێویستە لە سووریا دەستور هەبێت کە ڕێز لە کەرامەتی هاوڵاتیان بگرێت و یەکسانی لە هاوڵاتی بووندا بچەسپێنێت. دەسەڵاتی ئەوە بە پێکهاتەکانی سووریا بدات کە خۆیان ناوچەکانیان بەڕێوە ببن. دانپێدانان بە ناسنامە جیاوازەکانی سووریا هەبێت. هەروەها ڕێگەیان پێ بدەین بە زمانەکەیان بدوێن و بە زمانی خۆیان بخوێنن و ڕۆژنامە بە زمانی خۆیان دەربکەن. ئەم چوارچێوە یاساییە مافەکان ڕوون دەکاتەوە کە پێویست بە لێکدانەوەی زۆریش نەکات. ئەمەش بۆ ئەوەی کە یاریکردن بەو دەقە یاسایانە نەکرێت و لە ڕێگەی دەرکردنی یاسای دیکەوە لە ناوەڕۆکەکەی دوور بخرێتەوە. بۆیە سکتەری یاسایی سکتەرێکی زۆر گرنگە. وەک ئاماژەمان پێدا ئەمە وێڕایی سکتەری کۆمەڵایەتی. لەم حاڵەدا کۆمەڵگەی مەدەنی ڕۆڵێکی گەورەی دەبێت لەوەی کە گفتوگۆ و دانوستان لە نێوان پێکهاتەکانی سووریادا هەبێت. وەکو گوتمان ئەمە وا لەو یەکترناسینە دەکات کە بچێتە بەرزترین ئاست و وا دەکات ئەو پەیوەندیە بەردەوام بێت و لێگەیشتن هەبێت. بەڵێ هەروەها بۆ ئیدارەدانی ناکۆکیەکانی نێوان پێکهاتەکانیش ئەمە زۆر ئاسانتر دەبێت. ئەمە شتێکێکە لە گرنگترین بەرپرسیارەتەکانی کۆمەڵگەی مەدەنی کە پێویستە لە پلانیاندا هەبێت. لەوانەیە لە بەشی دومی ئەو گفتوگۆیەدا لەگەڵ جەنابەت ئەم بابەتە فراوانتر بکەم. من هیچم نەماوە تەنیاوە نەبێت کە سپاست بکەم بۆ زانیاری و ڕۆحێتی لای تۆ هەیە بۆ کۆکردنەوەی یاسا و مێژوو هاوڵاتی بوون. هەروەک سپاسی خۆم بۆ خوشک و براو بینەرانە دووپات دەکەمەوە کە لەگەڵمان بوون لەو دیمانەیە و ئەو وەرزە نوێی بەرنامەی کورد لە ڕوانینی هاوچەرخدا تا دیدارێکی دیکە لە بەشی دومی گفتوگۆ لەگەڵ دکتۆرە ڕەغدا زێدان ئەندامی کۆمەڵگەی مەدەنی و ئەندامی داڕشنەوەی دەستور بەخواتان دەسپێن. ورحمة الله وبركاته.